ساڵتان لە بێتۆم کاتتان باش میانێکی دیکەمێ لە سودی کراوی کوردستان سوچار لە سێم ڕۆژی پێشانگەینی دەوڵەتی کتێب لە هەولێر پێش بەڕێز مامۆستا تاهیر عوسمان نووسەر و وەرجەر. مامۆستا تاهیر بەخێر. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونتان مامۆستا. دەکەم موفق بی. لە سەرەتاوتم نووسەر و وەرجەر. وەرجەر بۆ وەرجێڕانەکەن. وەرجێڕان دەتوانێت چی بۆ ئێمە بکات بۆ کتێبخانەی کوردی بکات. زۆر سپاس بۆ میوانداریکردنە وەرجێڕان وەکو دەلاقەکە بەڕووی ئەدەبیاتی جیهان بەڕووی زانست و زانیاریەکانی جیهان هەموو میلەتانی جیهان سوودێکی زۆریان لە وەرجێڕان وەرگرتیا. وەرجێڕان پل دەکات بۆ بەیەکگەاندنی کولتورەکان و زانستەکان بە یەکتری. بێگومان هیچ زمانێک ناتوانێت پەی بە هەموو زانستەکان بە لە هەموو جۆرە زانستێک سەرکەوتوو بێ. ئێمە وەکو گەلان پێویستمان بەوەیە سوود لە یەکتری وەرگین، سوود لە ئەزمموی یەکتری وەرگین، جا لە جانب بە زانستیەکان بیان لە جانب بە ئەدەبیەکان بی. وەرجێڕان بۆ ئێمەی کورد ئێستا لەو قۆناغا لە هەموو گەلانی تر پێویسترە و زەرورترە و پێویستە ئەوەندەی کردومان زیاتریشی بکەین لەبەرەوەی ئێمە لە هەموو بوارەکان لە دواوەین و پێویستمان بە ڕابوونێکی گەورە هەیە. ئەو ڕابوونش بەڕای من ئەگەر چ لە بواری ئەدەبی بی چ لە بواری زانستی و معریفەکان دیکەبی بە وەرجێڕان زێبەجێ بێت. مامۆستا گرنگە وەرجێڕ بە دوایەوە بچێ بزانێ کۆمەڵگەکەی پێویستی بە چییە، کتێبخانەی وڵاتەکەی پێویستی بە چییە، ئەنجا دەست بە وەرجێڕان کە یان خۆی چی پێخۆش بۆ وەرجێڕانی بۆ بکەن. بڵێ وەرجێڕان هەروانیە ئارەزوو نییە. مەسەن ئێستا ئەوەی ئێمە دەیبینین لە کۆمەلگای کوردی پێویستمان بە پەرەپێدانە وەکو نمونێ پەرەپێدانی مرۆیی گەشەپێدانی مرۆیی. ئێمە لەو بوارە کتێبخانەی کوردی لەو بوارە لاوازە. سەیری کتێبخانەی عەرەبی دەکەی، کتێبخانەی تورکی و فارسی و ئینگلیزی دەکەی، ئەوانەیە کە زمانانە دەزانن. وەکو وەرجێڕ چیتان کردو بۆ بە دۆخی؟ بەڵێ من تا ئێستا بە هاوکاری لەگەڵ دەستگایەکی چاپ و بڵاوکردنەوە کە ئێستا خانەیەکی هەیە لەو پێشانگایە تا ئێستا نزیکەی 25 کتێبم لەو زمانە وەرجێڕاوە لەو بوارە وەرجێڕاوە لە بواری پەرەپێدانی مرۆیی. مەسەن بابەتەکانی گۆڵ ئامانجت چییە لە ژیان، چۆن سەردەکەوی، چۆن پرۆژەکەت سەردێخی، هەندێک دەسێتە ناو هەندێک پەیوەندی خێزانی، چاکردنی پەیوەندیەکانی ناو خێزان، بەهێزکردنی زمانەکانی خۆشەویستی نەبووکو خۆشەویستی بینی کچ و کوڕێک، خۆشەویستێکی ڕۆمانسی، خۆشەویستی وەکو خۆشەویستی کار، خۆشەویستی دێمە نێوان دایک و باوک، خۆشەویستی فەرمانبەر بۆ فەرمانگەکەی بۆ کارەکەی، خۆشەویستی بەرپرس بۆ کارمەندەکەی، کارمەند بۆ بەرپرسەکەی، بۆ کاتی، بۆ بەفیڕۆنەدانی کاتی. هەموو ئەوانە زانستە کۆمار ئێستا لە هەموو بوارەکان زانستە کۆڕی بۆ دەگیڕێ، کتابی بۆ وەردەگیردرێ. ئێستا ئەمە هەوڵماندا لە ڕێگای دەستگایەکی چاپ و بڵاوکردنەوە تا ئێستا نزیکەی 25 کتێبمان لە زمانی عەرەبیەوە بەناوەتە سەر زمانی کوردی لە هەموو بوارە جیاجیەکانی پەرەپێدانی مرۆیی. مامۆستا گرفتێکی تر هەیە، ڕەخنەیەکی زۆر هەیە لەسەر وەرجێڕان. کاتێڵەن کاتێ وەرجێڕان ئەکرێت ببرم قسەیەکەم هەندێکیان ئەڵەن کارەسات بەسەر دەقەکانە هێنا. ئەمە بۆ ئەکرێت بۆ دەبێت چی وەرجێڕان بکە؟ کا کۆمارجان وەرجێڕان هونەرە. وەرجێڕان ڕاستە سەلیقەچی دەوێت بەس هونەرە مەرج و پێداویستی خۆی هەیە. یعنی من زمانەکەی خۆم دەزانم بە زمانەکەی تر نازانم نابێ وەربژێڕم، یان زمانەکەی تر دەزانم دەقێک دەخوێنمەوە بە عەرەبی بەس ناتوانم بە کوردی دای بڕێژم. کارەساتە دەستانە بێ کوردی زانێکی باشی بێرەوەنی زمانی باز بێ، نەک هەر عەرەبی زانێک باز بێ، ئینگلیزی زانێکی باش بێ، دەرچووی بەشێکی زمانم یەک لە زمانەکان بچم بەو زمانی وەرگێرم کە کوردیەکە نازانم. کارەساتەکە لە داڕشتنی دەقەکەی بە زمانی خۆم. ئێمە دەبێ یەکەم جار زمانی خۆمان بزانین، لە زمانی خۆمان شارەزا بین، خوێندنەوەیکی زۆر چاکمان هەبی، خوێندنەوە و نووسینێکی زۆر چاکمان هەبی، باگراوندێکی سەقافی خۆمان هەبی، اینجا بین وەربژێڕین بکەینە کوردی. ئەگەرنا کێکی دەدەین. ینی یەک لەو کتێبانەیە کە پارەکە من خوێنمەوە بە عەرەبی حەز ناکەم ناوی بێنمنەوە بۆ ئیحرازبی بۆ وەرجێڕەکەی بە عەرەبیەکەی المثقفون المزيفون، کتێبێکی زۆر زۆر دانسخە و مهمە زۆر. کاتیبێکی فەڕەنسی نووسیتی 100 خۆزگا بە کوردیەکەی نەم خوێندبایەوە کە کوردیەکەم خوێندەوە پەشیمان بوومەوە. کاکە کە نایزانی مەیجێڕ وەری مەجێڕە، تۆ ئەمانەتێک نەقڵ دەکەی کا کۆمار. وەرجێڕان ئەمانەتە. من قسەی تۆ دەکەمە تۆ بە زمانێک دەپەیگەنجیشە کتێبێک یەک کەس وەریژێڕێت. من دوێنێ کتێبێکم کڕیەوە بە 3 کەس تا 4 کەس وەرجێڕانیان بۆ کردووە، بەڵام لە دۆخێکی زۆر خراپە. وشە لە شوێنی خۆی دانراوە، تۆ لە ئینگلیزیەوە کراوە بە کوردی. ئەی خوێنی تۆ گەیتە ئەخیرەکەی تێنەگەشتی چیت خوێندوەتەوە؟ کا کۆمارجان ئەوە
پێویستی بە دەستگایەک هەیە سەرپەرشتی وەرگێڕام کە ئێمە ئەو دەستگایەمان نییە ئەگەر ناخۆ وەرگێڕان یەک جار بکرێ باشترە ئێستا من خۆم کتابم کردو بە بە کوردی لە عەربی تەرجەمە کرد زۆر پێوەی ماندوو بوومە زۆر پێوەی ماندووە هێشتا نەهاتوو دە بازار لە چین لە دەستگایەکە بە کوردی هەیە برادری پەلاپەلیان کردو پەلەپەلیان کردو تەنسیق و ڕێک هاوکاری لە نێوان دەستگایەکان نییە لەبەر چش نییە ئێمە دەستگایەکی سەرپەرشتی وەرگێڕانمان نییە کا کۆمار موسیبەتی گەورەمان ئەوەی ئەمە نەقدی وەرگێڕانمان نییە من شتێک وەردەگێڕم بابەتەکە ئەدەبیە زانستیە ثقافەی عامەیە پەرەپێدانی مرۆیە کەسێک نییە بڵێ تاهیر عوسمان بۆ وات کرد بۆ وات نەکرد ینی ناوەندێک گرنگە بۆ ئەوەی زۆر کە هەم بڵێت چی وەربژێڕن و هەم سەرپەرشتی بکات کە وەرم جێڕا پێم بڵێ بڵێ تاهیر عوسمان نەکرێت. ئەمە غەڵەتە ئەوەت بۆ وەرگێڕاوە ئەمە دەستگایەکمان نییە ڕێنماییەکی زمانەوانیمان بداتێ بڵێ بەرامبەر مەسەلەن ئەصدیقا ئەوە بەکاربێنە هاوەڵام بەکاربێنە هەواڵام بەکار نەک هەر ڕێنووسمان نییە دەستگایەکمان نییە سەرپەرشتی وەرگێڕانیش بک بەگشتی دەرگایەکی زمان دەستگایەکی زمانەوانیمان نییە سەرپەرشتی لایەنە زمانەوانی کەشمان بۆ بکە ئێمە هەر کەسە و بۆ خۆی وەردەجێڕی هەر دەستگایە بۆ خۆی ڕێنووسێک بەکاردێنی بە کەیفی خەڵک شخصەکەیە شتێکی دامەزراوەیمان نییە لەسەر کوالەتی زمانی کوردیش بێگومان من بە سەلیقە وەردەجێڕم بە ئارەزوو خۆم وەردەجێڕم ئەو دەستگای کە لەگەڵم ڕێکەوتیە ئەو دەستکاری دەکا کەسێک نییە بڵێ کاکە وامەکە کەسێک نییە بڵێ کاکە ئەو وشەی بەکارت هێناوە ڕقیکە کوردیەکەی باش نییە یان بڵێ کاکە ئەوەت هەڵەیە تۆ زوڵمت لەو نووسەرە کردووە وەرە با ساحبیکەینەوە لە بازار گوناحە یعنی کاک کۆمەرجان هەر بۆ خۆشی شتیوا وەرجێدراوە قەنەعەت بکە بیکەوە زمانی یەکەم نووسەرەکە خۆی تێی ناگاتەوە حاشای لێ دەکات گۆڕاوە بەداخەوە سپاس بەڕێز مامۆستا تاهیر عوسمان نووسەر وەرجێر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ گفتوگۆیە زۆر سپاس بۆ ئێوە من دەگەڕێمەوە لای ئێوە بۆ ستودیۆ